هێشتا حەویجە و ڕیاز و ڕەشاد و زاب مەترسی گەورەیان لەسەر کەرکووک هەیە. لە لیوای سعدی کوڕی وەقاس یەکێک بووم لە داڕێژەرانی پلانی کۆنتڕۆڵکردنی کەرکووک. هەردەم لە دەرفەتێک ئەگەڕێن بۆ ئەوەی بتوانن خۆیان ڕێک بخەنەوە. من ئەگە داوای 12 دەفتەرم لێ بکەن مەسەلە بمبەن 12 دەفتەرم ببێ بۆچی شوان یەکەم هەر نایکەم. ئۆمێدی ڕۆژێکی نوێ و ئارام دەکرا. ئێرە گوندێکی کوردی سنووری داخوخە لە پارێزگای کەرکووک. هەواڵی ڕفاندنی شوانێکی کورد لە نێو گوندەکە بەڵاو بۆتەوە. داعش لەم سنوورە پێگەی بەهێزی هەیە و ناوە هێرشی چەکداری دەکەن و گومان دەکرێت هەر ئەوانیش شوانەکەیان ڕفاند بێت. زووکە هەڵەسی مەڕەکە ڕادەی ینی بەجێ خۆشەوە کە دوایی خەبەرێکت بۆ تێتوەڵێن وەڵای شوانێکیان بردووە شوانی عارەبیان شوانێک کوردیان شوان هەرچی شوانێکە بردویانە داوای 12 دەفتەری لێکەن. من ئەگە داوای 12 دەفتەرم لێ بکەن مەسەلە بمبەن 12 دەفتەرم ببێ بۆچی شوان یەکەم هەر نایکەم. هیچ لە چۆن ئێستاوان زیاتر وڵای ئەلەم ناوچەیە لە ینی هەیە لە عەچانێ و عوزێرێ و ینی بەڕاستی لەو ناوە منتیقەی لە گەڕەخۆن و منتیقەی لای بایانلو و لای لەیلان و ناوە نەفەریان بردووە داوای پارە و شت و ئەمانە لێکن. وەزعەکە زۆر مستەقل نیە وەڵا وەزعەکە مستەقر نییە بەڵێ ینی ئاگادار بیگەرێ بە شەو بچیتە ماڵ خۆت یانی ناتوانین لەم دەشتە بمێنیت. لەم شوێنە داعش بۆ سەیدا بوو 4 کەس کوژران کە براو ئامۆزای یەکترن و دەیانویست بستە سەر ڕەزوو باخەکانیان لا گوندی شەمسیە لا سنووری ڕەشاد. لا کەرکووک دەگەڕانەوە لە نزیک گوندەکەمان بۆیان دەرچوونە و لێیان داون 4 کەس کوژرابوون کە 2 برا و دوانیش حەشتی شعبین خێزاندارن منداڵیان هەیە لە 2017ەوە تاوەکو ئێستا نازانین ئەم دۆخە چییە تووشمان بووە لا کوشتن و بۆمب و هاوەن و هێرش. هێشتا حەویجە و ڕیاز و ڕەشاد و زاب مەترسی گەورەیان لەسەر کەرکووک هەیە. لەو سنوورانە داعش جوڵەی بەردەوام و پێگەی بەهێزیان هەیە. دەچینە دۆڵی شای. ناوچەیەکی فراوان و چڕی ژێردەستی داعشە. ئێرە یەکێکی دیکەیە لەو ناوچە بەهێزانی ژێردەستی داعش کە بەزەندە دەکرێت 200 بۆ 300 چەکداری داعش لێرە خۆیان حەشاردا بێت. ئێرە شوێنی مەشق و ڕاهێنانی داعش و حەشارگەی چەکدارەکانێتی. بەهێزی داعش لەم ناوچەیە وای کردووە داعش کۆتایی نەیات و هەوڵی هەڵسانەوە بدات. داعش پشت بە بەکارهێنانی ڕفاندن و گەسەڵکردن لە ناوچە سروشتیەکانی دۆڵی شای دەبەستێت. سروشتی ناوچەی حەمرین دەقۆزنەوە لە ڕووی سەختی ناوچەکە و بوونی دار و درەخت و سەختی گەشتن بەو شوێنانە. ئەمانە هەموو دەقۆزنەوە بەڵام لە ڕووی ژمارەوە کەم و وریان ڕووخاوە.
دەستگای ئاسایشی نیشتیمانی دامپێدانانی چەکدارێکی داعشی بڵاو کردەوە کە ئاماژە بۆ گرتنی کەرکووک دەکات و باس لەوە دەکات کە چۆن ویستویانە دەست بەسەر کەرکووکدا بگرێن. جندي في قاطع خالد بن الوليد. سەرەتا چەکدار بووم لە کەرتی خالیدی کوڕی وەلید. دوایەوەی هێزە ئەمنیەکان گوڵاڵە و سعدیان کۆنتڕۆڵ کرد، چوومە حەویجە لە چیای علاس. عملت هناك في الحويجة في علاس. نعم. عملت بالبداية جندي. سەرەتا چەکدار بووم و دواتر تاوەکو پلەی فەرماندەی لیوام لە ویلایەتی کەرکووک بڕی. ما صرت نائب آمر لواء. نعم. وصرت آمر لواء. لە لیوای سعدی کوڕی وەقاس یەکێک بووم لە داڕێژەرانی پلانی کۆنتڕۆڵکردنی کەرکووک. ئەوە دواکاری من بوو کە شکستمان هێنا، چیای علاسیشمان لەژێر دەست دەرهێنرا و دەستگیر کرا. آخر شيء عملي لي بولاية كركوك من صارت من النازلة مال كركوك، من خاذت من عندنا بعد جبل علاس. دەستگای هەواڵگری عێراق ئاماژە بۆ بوونی نزیکەی 1000 بۆ 1300 چەکداری داعش دەکات لە سنووری 4 پارێزگای عێراق کە جوڵە و هێرشیان هەیە. ئێرە زنجیرە چیاکانی حەمرینە، ئەو زنجیرە چیایی 4 پارێزگا بەیەکەوە دەبەستێت و لە شارەبانەوە دەست پێ دەکات و دەڕوانێتە سەر گوڵاڵە و حەوزی حەمرین و خاڵس و عوزێم لە سنووری دیالە، لە سنووری پارێزگای سەلاحەدینیش خورمات و سلێمانبەگ و ئامرلی و فەتحا بەیەکەوە دەبەستێ تا دەگاتە سنووری کەرکووک، لەوێ زاب و حەویجە و ڕیاز بە چیای قەرەچووغ لە سنووری نینەوە دەبەستێتەوە. بەشێکی زۆری ئەو چالاکیانەی داعش ئەنجامی دەدات سەرچاوەکەی زنجیرە چیاکانی حەمرینە. بە پێی ئاماری دەستگا هەواڵگرەکانی عێراق بێت نزیکەی 500 چەکداری داعش لەو زنجیرە چیایەدا خۆیان هەشارداوە. لە ماوەی دەمانگی ڕابردوودا 52 جار هێزە ئاسمانەکانی عێراق بۆردومانی ئەو زنجیرە چیایان کردووە. وێڕای بەردەوامی بۆردومانی هێزە ئاسمانیەکانی عێراق داعش تا دێت پێگەی لە زنجیرە چیاکانی حەمرین بەهێز دەکات کە دەڕوانێتە سەر 4 پارێزگا و هەندێک جاریش لەوێوە کردەوەی چەکداری ئەنجام دەدات. لە دامێنی زنجیرە چیای حەمرین بەدەیان ڕەز و باخ مۆڵگە و شوێنی حەشارگەی چەکدارانی داعش هەیە. هەموو زانیاریە هەواڵگیرەکانی عێراق ئەوە دەردەخەن کە داعش لە دامێنی زنجیرە چیاکانی حەمرینەوە هەوڵی خۆڕێ خستنەوە و دووبارە سەرهەڵدانەوە دەدات. بەشێک لە زنجیرە چیای حەمرین دەکەوێتە بۆشایی ئەمنی نێوان سوپا و هێزەکانی پێشمەرگە و بەشەکەی دیکەش هێزێکی زۆری سوپای عێراقی تێدا بڵاو کراوەتەوە. لە سایەی زنجیرە چیاکانی حەمرین داعش بە ئاسانی لە نێوان 4 پارێزگا هاتوچۆ دەکات. چەکدارەکانیان بە پارتیزانی خۆیان لە سەنگەری هێزە ئەمنیەکان نزیک دەکەنەوە و گورزی کوشندە دەوەشێنێن. ئێرە گوڵاڵەیە لە سنووری پارێزگای دیالە. وێ ڕایبوونی هێزێکی زۆری سەربازی لە سنووری ئەم پارێزگایە هێشتا داعش بەهێزە و جم و جۆڵی هەیە. ڕوبەرێکی فراوانی ناوچەکە بۆتە بۆشایی ئەمنی و زۆر جار داعش تێیدا باڵا دەستە. هێزەکانی پێشمەرگەی کوردستان ڕوبەرێکی فراوانی ئەم پارێزگایە دەپارێزن. بە وردی چاودێری جموجۆڵەکانی داعش دەکەن و سەنگەری خۆیان تۆکمەتر دەکەن. معلوماتمان هەیە ئەوانە هەردەم لە دەرفەتێک ئەگەڕێن بۆ ئەوەی بتوانن خۆیان ڕێک بخەنەوە. هەموو شوێنە چڕ و دوورە دەستەکانی عێراق پێگەیەکی باشە بۆ داعش. بە دڵنیایی حەمرین شوێنی حەوانەوەیەکی زۆر باشی ئەوانە
و هەروەکو قەرەچووغیش کە ئێستا شوێنیان هەیە لەوێ. داعش لەم سنوورە بەدەیان پێگە و حەشارگەی نهێنی هەیە و بۆ تا شوێنی شاردنەوەی ئەو کەسانەی کە دەیڕفێن و لەو ڕێگایەوە داهاتێکی باشی دارایی بۆ چەکدارەکانیان کۆ دەکەنەوە. لێرە و لێ خەڵک ئەفرێنن ئەگەر بۆیان بکرێ سەیتەرەیەکی کاتی دائنێن و سەرانە و نازانم یعنی ئەوەی معلوماتمانەیە ئێمە لەم سنوورەیە ئەمە ئەبینین توانای ئەوەی نەماوە بتوانێت مەسەلەن شوێنێ یا ناوچەیە یا مانتیقەیە کۆنتڕۆل بکە لێرە لێ ئەتوانێت بە شێوەیە لە شێوەکان نقطەی زۆعفی لاوازی ئێمە بە هەل بقۆزێتەوانێ لێرە لێ برادێکمان شەیدکە بەڵام ئەوە نەماوە ئەو توانایی نەماوە بتوانێت ناوچەیە منطقەیە یاخود شوێنێک داگیر بکەن. ئای نسوان لا تنادي لا موال ودي نقعد تاظن جرا لە کامێرای چاودێری هێزە ئەمنیەکان ژمارەیەک ئافراد لە زنجیرە چیاکانی حەمرین دەردەکەون. ئەمەش ئاماژە بۆ ئەوەیە کە هەندێک لە چەکدارەکان هاوژین و منداڵەکانیان لەگەڵدایە. ئێرە بەرزایەکانی چیای قەرەچووخە لە مەخمور بە دووەم بەهێزترین پێگەی داعش دادەنرێت لەسەر ئاستی عێراق. دوو لیوای پێشمەرگا لێرە چاودێری داعش دەکەن و لە ئامادە باشیدان. داعش لەم چیایەوە ناوە کردەوەی چەکداری ئەنجام دەدەن و بە پێی ئاماری پێشمەرگە بێت 80 بۆ 100 چەکداری داعش لە تونێلەکانی قەرەچووخ خۆیان حەشارداوە. لە ماوەی مانگێکدا پێشمەرگە و هێزە عێراقیەکان 3 جار ئۆپراسیۆنیان لەسەر ئەم زنجیرە چیایە ئەنجامدا و هێشتا دەڵێن جوڵەی داعش لە قەرەچووخ بەهێزە. سەردارانی داعش بە هاتوچۆیان بە پیادەیە بە پێیان سەرانە لە خەرگ وەردەگرن خەرگ دەفڕێنن. ئێستا ئەوە ئیشیان ئەی مەسلەیانە بەوش برین بەو شتانە بژین مەسلەی خواردنەوەوانە خواردنیش دێن برین دێنە ئەو گوندانەی دەوروبەری خۆیان داوا لە خەڵک دەکەن و سەرانە لە خەڵک دەستینن واش داوای خواردن دەکەن. ژووری هاوهەنگی پارێزگای نینەوایە هەوڵی هەستانەوەی داعش و زیادبوونی جم و جۆڵەکانی فەرماندا سەربازەکانی 4 پارێزگای کۆ کردوێتەوە. وێڕای دەستنیشانکردنی شوێن و پێگەکانی داعش و بۆردومانی بەردەوامی هێزە ئاسمانیەکان پێیان وایە داعش سوورە لەسەر هەستانەوە و زیادکردنی جم و جۆڵی چەکداری. داعش الآن هو فقط يتواجد في المناطق اللي يعتقد أنه صعبة جغرافيا. طبعا داعش ئێستا لەو ناوچانەدایە پێی وایە ناوچێکی سەختە لە ڕووی جوگرافیەوە لە حەمرین داعش و مەفرەزەکانیان هەن ڕەنگە هەندێک لە سەرکردەکانیان لە نێو مەفرەزانەدا بن بەڵام فشارەکانمان بەردەوامە لەسەریان لە ڕێگەی چاودێری ئاسمانی و بردومان بەردەوامی فشارەکانمان سەرکەوتووە بەو پێی لە سەرەتای ساڵەوە تاوەکو ئێستا 150 تیرۆریستمان کوشتووە و ئەمە ژمارەیەکی زۆرە و زۆر بەشیان سەرکردە بوونەوە و دۆسیەکانی پڕ بووە لە کاری تیرۆریستی و لە نێویاندا سەرکردەی ترسناک و پلاندا ڕێژەری تیرۆر هەبوون. سجلهم حافل بالإرهاب ومن ضمنهم قياديين خطيرين مخططين للإرهاب. باپی ئاماری شانی ڕاگەیاندنی جەنگی عێراق بێت لە ماوەی دەمانگی ئەم ساڵ داعش 150 کردەوەی چەکداری لە کەرکووک و نینەوە سەلاحەدین و دیالە و بەغدا ئەنجام داوە و 53 کردەوەیان هێرشی چەکداری بووە و بەهۆی ئەو هێرشانەوە 72 کەس کوژراون و 123 دیکەش بریندار بوونە کە زۆربەیان سەرباز و پۆلیس و حەشدی عێراقی بوونە. ئەمەش هێزە عێراقیەکانی گەیاندوتەوە بڕوایی کە داعش خۆی ڕێک دەخاتەوە و هەوڵی هەڵسانەوە دەدات.